هەڵسوڕاوی سیاسی لەگەڵماندا ئەگەر هاوڕێیانمان بتوانن بێنە سەرخەت سپاسی. کاک ڕەفیقجان سڵاو لە بێدەم کاتت باش، زۆر سپاس بۆ شاریتان. هەموو کاتی ئێوە و ژیانی بینەران باش لە خزمەتانە. زۆر سپاست دەکەین کاک ڕەفیق. بانگەوازێکی هاوبەش و پێویستێکی زۆر هەنووکەی لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکان دەرکرا. ئێمە ئەمڕۆ لە گرنگی ئەم بانگەوازە قسە و باسمان کردووە وە کاریگەریەکانی ئەم مانگرتنە بەڕای ئێوە لەم بارودۆخە کۆمەڵایەتی و مێژوویەدا چ گرنگیەکی هەیە و تا چەندە گرینگە کار بکرێت بۆ ئەوەی ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی نەتوانێت داوا بەڕاحەتی سزای سێدارە دەربکات. بەڵێ جارێکتر ئەرزی سڵاوم هەیە لە خزمەتێ و هەموو بینەرانی بەڕێستان. ئەو مانگرتنە بە بڕوای من دوو خاڵی گرنگی تایە. یەکەمیانەوەیە کە بۆ یەکەم جارە خەڵکی کوردستان بە خۆشحاڵیەوە دشکردەوەکەیان پێش ڕوودانی کارەساتەکەیە. واتە ئەگەر لە ڕابردوودا مانگرتن لە کوردستان بە دەلیلی حکمی لە سێدارەدانی ئازیزانمان ڕوویداوە، بەداخەوە دوای کارەساتەکان وەکو ماتەمین و شیوەنێک بەرحاڵ مانگرتن کراوە. ئەمە بوو یەکەم جارە خەڵکی کوردستان دشکردەوەکەیان پێش ئەوەی کارەساتەکە ڕوو بدا و بۆ خۆی جێگای دڵخۆشیە. دووهەمیانەوەیە کە بۆ یەکەم جارە کە زۆرینەی هەرە زۆری حزبە ڕۆژهەڵاتیەکان بە تێکڕا و بە شێوەیەکی یەکگرتووانە ئەم بانگەوازیان داوە لەگەڵ ڕێکخراوە مەدەنی و سیاسیەکانی کوردستان. بەڵام تایبەتمەندی ئەم مانگرتنە بەشێک لە قسەکانی خۆشتانە هەبوو. بە بڕوای من کۆماری ئیسلامی بە تایبەتی لە ماوەی یەکمانگی ڕابردوو ئەگەر سەرنجتان دابێت لە هەواڵەکانی ژیان ڕۆژانە دەیبینین گوشارێکی یەکجار فراوانی هێناوەتە سەر خەڵکی کوردستان وە ڕەشبگیریکی دەست پێ کردووە هەر لە مەهاباتەوە هەتا خوارەوەی کوردستان شار نییە کەسیان کەسانێک لە فعالینی مەدەنی و لە شارۆمەندانی خەڵک نەگیرا بێتن. ئەمە لەلایەک لەلایەک تریش بە سەپاندن و بە تایبەتی پەسەندکردن لەلایەن دیوانی عالی کشوەرەوە حکمی سزای سێدارە بەسەر پەخشانە. ئەمە دڵڕاوکیکی یەکجار گرانی گەورەی بەسەر خەڵکی کوردستانە زاڵ کردووە. ئەمانە بخەیتەوە سەریەک بە بڕوای من خەڵکی کوردستان پێویست بوو لە دەرفەتێک کەڵک وەربگرن بۆ ئەوەی کە ناڕەزایەتی دەروری و ناخی خۆیان پیشان بە کۆماری ئیسلامی بدەن و ئەم ماشینە سەرکوتێک کە هاتووەتە سەر خەڵکی کوردستان دەبێت بە شێوەیەکی جددی و بە شێوەیەکی گشتی بەری پێبگریت. باشترین چەکیش کە لە ڕابردووە تاقیکراوەیە بە تایبەتی چەکێکی مەدەنی کە وەکو گەورەترین ئاکسیۆنی مەدەنی لە ڕابردووە خەڵکی کوردستان کەڵکیان لێ وەرگرتووە چەکی مانگرتنە. ئەوەش دەزانین هەمووتان دەزانین و خەڵکی کوردستانی دەزانن کە مارگرتن بۆ خۆی سازوکاری خۆی هەیە، بەڵام مەبەستمەوەیە کە فشارەکان بە تایبەتی تێتە سەر بازاڕیان بە تایبەتی. بەڵام ئەم مانگرتنەی کە بەیانی ڕۆژی چوارشەمە ڕاگەیاندراوە هیوادارم هەموو چین و توێژەکانی کوردستان بە خوێندکار بە مامۆستایان و هەموو تەیفێکی خەڵکی کوردستان بێنە پشتەوە یەکڕیز مانەوە لە ماڵەکان دەبێت شەقامەکانی سەر تاسەری خەڵکی کوردستان سەر تاسەری شارەکانی کوردستان چۆڵ بکرێت کە بە بڕوای من پەیامێکی گرینگە لە تایمێکی ئەوە. کاک ڕەفیق ئەو بانگەوازە هاوبەشەی کە لەلایەن حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا دیارە پشتیوانی زۆری لێبوو لەگەڵ بوو هەم کەسایەتیەکان شاعران نووسەران ئەم لایەنانەوە و ئەم کەسایەتیانەی کە یەکدەنگ و یەک هەڵوێست هاتوونەتە پشت ئەم بانگەوازە بەڕای ئێوە چ پامێک دەگەینە چ پامێکی تێدایە؟ ئەگەر سەرنجتان دابێت پشتیوانی یا دژکردەوەی خەڵکی کوردستان بە نسبەت سزای لە سێدارەدانی پەخشان و وریشە هەڵناگەڕێتەوە بۆ ئەم یەک دو ڕۆژە. ماوەیە کە دەستی پێکردووە خەڵکی بە تایبەتی چالاکوانانی مەدەنی بەدووسەران هونەرمەندان شاعران و هەموو تەیفە جۆراجۆرەکانی خەڵکی کوردستان لە دەربڕینی ناڕەزایەتی خۆیان چوەک تاک چوەکو گروپێک کە کەمپینێکیانیش حتا بۆ تشکیلدا کە بەداخەوە کەمپینەکەش دەستی بەسەرا گیرا لەلایەن دەستگا ئەمنیەتەکانەوە. بۆیە لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە شاهدی مەوجێکی عەزیمی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بووین. ئەوەی بە بڕوای من کلێنێک بوو کلێنی نایەکگرتووی حزبەکان و
بێدەنگبوونیان بە شێوەیەکی گشتی بوو بە بڕوای من کە خۆشبەختانە بە بڕوای من بە دانی ئەم بانگەوازە گشتی ئەو کلێنەش پڕ کراوەتەوە. ئێستا ئەگەر سەرنج بدەین سەرجەم خەڵکی کوردستان چه بە حەزبە سیاسیەکان چه بە ڕێکخراوە مەدەنی و بە تایبەتی چالاکوانانی مەدەنی لە ناوخۆ بە بڕوای من هەموو تەیفێک لە پشت ئەم مانگەوازن و کار بۆ ئەوەکەن کە جارێکی تر بەگشت کۆماری ئیسلامیە بڕۆنەوە. کۆماری ئیسلامی هەمومان دەزانین کە لە ڕابردووە خۆی تاقی کردوێتەوە خەڵکی کوردستان نیشانیان داوە کە لە ڕۆژایی تەنگە بە تایبەتی خاوەنداری جدیەکە لە ڕۆڵەکانی خۆیان. ئێستش لە حاڵی حازرە چەند ڕۆژ پێش ئێستا 2 قازی لە تاران کە کوژران ئەمە ئەوەندەی تر خەڵکی نیگەران کردووە کە پێیان وایە کۆماری ئیسلامی لە تۆڵی ئەوە دیواری لە کورد نزمتریژی دەست ناکەوێت کە لە ڕابردووە کردوێتی. بۆیە ئەم دڵ ڕاوکیە و ئەم گۆشارانە بە بڕوای من پێویستی بوو بەم مانگرتنە کە ئەم مانگرتش خۆشبەختانە کۆدەنگیکی لە دەور کۆ بووەتەوە کە ئێمە ڕۆژی چوارشەمەوە تا بەیانی بە بڕوای من شاهدی گەورەترین ئاکسیۆنێک لە جۆری ئاکسیۆنەکانی ڕابردووی. کاگرفی وەکو دوا پرسیار بەڕێستان دیارە لە سوسیال میدیادا زۆر چالاکن و دەوری سوسیال میدیا لە کوردستان زۆر گرنگە. پێشنیارتان چییە بۆ ئەو کەسانی کە لە سوسیال میدیا لەم بوارەدا چالاکی دەکەن بۆ هەرچی باشتری ئەم مانگرتنە؟ بێگومانەوە ئەبزارێکی گرنگە بەدەست خەڵکی شارۆمەندێکەوە یانە بەدەست تاکی کوردیەوە با بڕین. پێم وایە هەموو کەسێک لەم ڕۆژانە ئەگەرچی ئەو جێگایی بە خەڵکی ناوخۆوە هەڵەگەڕێتەوە فشاری یەکجار زۆریان هێناوە بە تایبەتی لە 1-2 ڕۆژی ڕابردوو دەستیان کردو بە جموجۆڵ لە هاتەهای ئەمنیەتی بە بڵاوکردنەوەی SMS و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە بانکردنی فعالین و حتا بۆ ئەم ڕۆژ هەڵیان کوتاوەتە سەر شارێکی سەنعەتی شاری سنە بۆ ئەوەی کە هەڕەشیان لێکن کە دوکان و بازارەکان دیارە فشارەکان زۆرە. بەڵام بە بڕوای من بۆ فعالینی سیاسی و مەدەنی کە چهرەهایەکی ناودارن و لە خەڵک لە دەرەوەی خەڵکی کوردستان بە بڕوای من ئەم ڕۆژ ئەم شەومان کەماوەتەوە بە بڕوای من دەبێت فشارێکی یەکجار گەورە بین بۆ ئەو بەشەی کە ئاگادار نیە لە مانگرتنەکە. پێم وایە ئەو جێگای بە خەڵکی کوردستان هەڵەگەڕێتەوە خەڵکی کوردستان ئاگادارن. بەڵام بە هەر حاڵ ئێمە دەبێت هەر تەلاشی خۆمانکەین بۆ ئەو بەشەی کە هێشتا پەیامەکان پێنەگەیشتووە. من بەش بە حاڵی خۆم داوا لە هەموو کچ و کوڕێکی جوان نەکەم کە لە سوسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە فعالن ئەو 1-2 ڕۆژە فکوسەکە بە تەواو معنا دەبێت لەسەر مانگرتنەکە بێت کە هیوادارم بەیانی ڕۆژی چوارشەمە ئێمە شاهدی کارێکی گەورە بین حرەکەتێکی گەورە بین کە ئەو حرەکەتە بێگومان دەستی کۆماری ئیسلامی دەبەستێتەوە و دەتوانێت خزمەتێکی گەورە بێت بۆ کار و بۆ پارێزگاری پێش هەموو شتێک لە گیانی پەخشان و وریشە. بەڵام لە هەمان کاتیشدا بە بڕوای من سلامەتی کە بۆ گیانی فعالینی مەدەنی لە ناوخۆ کە ئەم ڕۆژانە بە سەدان خەڵگیراوە پێم وایە کۆماری ئیسلامی ئەم مسجە وەرەگرێت و ئاسان نییە ئەقدامی جدیتر بکە بە نسبەت فعالینی مەدەنی و بە نسبەت کۆمەڵگەی کوردستان بەگشتیەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگرفی حسین پەنایی هەڵسوڕاوی سیاسی. سپاس بۆ بەشداریتان. بژین ئێوەش سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.